ئەم ستافانەی ئێمە ئەگەرچی لە دام و دەستگاکانی حکوومەتە پشووی فەرمی بوو، بەڵام ئەمان ڕۆژانە هاتن بۆ کارەکانی خۆیان و من لێرەوە دەستخۆشییان لێکەم سوپاسی ماندوو بوونیانەکەم کە بەڕاستی سلمانیان کە دڵسۆزی شارن و ئێمە بێژگە لەو کارانەی ڕۆژانەی خۆمان هاتوین چەندتیمێکی فریاگوزاریمان دروست کردووە بە مەبەستی کاری فریاگوزاری لە کاتی ڕووداوی نەخوازراوی سروشتیدا. لەم کاتەیە کە قەدەغەی هاتوچۆ هەبوو، ڕێژەی خۆڵ و خاشاک لە ناو سنتەری شار و شوێنە شەقامە سەرەکیەکانە کەمی کردبوو، بەڵام ئەو ڕێژەیە کەمێکی چوو بۆ کۆڵان و گەڕەکەکانەوانێ لەبەرەوەی کە خەڵک لە ماڵەوە بوو زیاتر چالاکی لە ماڵەوە ئەنوان خۆڵ و خاشاکەکە زیاتر لە کۆڵانەکانە هەبوو. ماوەی خۆڵ و خاشاک لە کۆڵانەکاندا زیادی کردو. بەڵێ زیادی کردبوو، بەڵام لە سنتەری شار و شەقامە گشتێک تیژارەکان کەمی کردبوو، بەڵام ڕێژەکە بە شێوەیەکی ئەو تۆ نەبوو بڵێن پێشتر 1000 بۆ 1200 تەن ڕۆژانە خۆڵ و خاشاک فڕێ ئەدرا، بەڵام لە ئێستا تقریبان 800 بۆ 900 تەن خۆڵ و خاشاک فڕێ ئەدرێت. سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان نابوون، هەرێکتان کێشامان بورن، ئێمە لە خزمەتتان دەبین و لەگەڵتان دەبین. سپاس بۆ ئێوە مامەجان، ببوورە کەمێک عەزێتت کێشا بێ وەستا بێتی. والله ئێمە تا یارە کارەکەین تا سەعات 4 ینی 8 سەعات لە کارکردنایی. باشە لەم بارودۆخەیە تۆ جۆت نەدایە ژیانی خۆت لە پێناو پاک ڕاگررتنی ژیگەی سلێمانی، چی بە خەڵک دەڵێ؟ واللهی خەڵک هاوکاریمان بکات و یارمەتیمان بات و ئێمەش هاوکاری ئەوانەکەین لە خزمەتی ئەوانە. باشە ڕۆژانە چۆن خۆت ئەپاراست بۆ لەم مۆرزی کۆرۆنایەدا؟ واللهی تر ئاوە دەستکێش و دەمامک و ژیانی ئێمە زۆر مەترسیدارە، لەم نەخۆشیە مسیترە. بەڵام تۆ بەو تەمەنە و بۆ مەترسیەش هەر بەردەوام بووی لە پێناو ژینگەی شارەکەت. کەواتە چی بە خەڵک دەڵێ بۆ ئەوی هەمومان خۆمان بپارێزین بە دوور بین لەم بەڵایە؟ والله ئەوەیە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم خۆیان لەم هینە بپارێزن. جا داوام لە ئێوەشە و مەمنونی ئێوەشین. ئێمە لە خزمەتتانین، خزمەت لە ئێمەوە. مامەجان جەنابەت یاخوا لەشتان ساغ بێ، چیت هەیە لێرەوە بیڵێ بە خەڵک؟ وڵا داوا لە خەڵکیەکەین هاوکاریمان بکەن، خۆڵەکان کۆ بکەنەوە بیکەنە عەلاگە و ئێمە لە خزمەتیانین بەدایمی بەردەوام لە ئۆتڵە و پشوشا ئێمە هەر بەردەوام لە خزمەتیانین لەم ئیشەکەشمان مەترسیدارە. ماندووە بین بەس ئێمە شانازی پێوەکەین لە خزمەتی وڵاتەکەی خۆمان و خەڵکی خۆمان و نیشتیمانی خۆمان بە شانازی و بە ماندووبوونی ئێوە دەکەین. ئێمە لە خزمەتتان خوابتان پارێزن، ئاگای لێتانە بێ و سەلامەتی شەبێ. ئێوە نمونەی ئەو مرۆڤانن کە ئێمە دەپارێزن، پاک و خاوێنی ژینگە دەپارێزن بە موچەیەکی کەم بەردەوامن لە کارکردن. حەقە هەموو شانازی پێوەکەین، جێی شانازی ئێمەش قوربان بێەوەی ئاگای لێتان بێ. وەکو ڕشتنیش ئێمە 3 تیممان هەیە وەکو خۆمان بەشی خزمەت گوزاری، تیمێکی منە، تیمێکی هی ئەندازیار کاگارامە، تیمێکی تریشان هی ئەندازیار کاک حەمەد تۆفیقە. هەر یەکە و تیمی خۆی ڕۆژانە ئەو شوێنانەی کە پێمانەڵێن لەسەر نەخشەکە ئێمە بەو نەخشەی ئیشەکەین و ئیشەکانمان جێبەجێەکەین.